لە پەکینەوە بەڕێز زوون ئەحمەد خان توێژەر لە سنتەری چین و جیهانی بوون لەگەڵم دەبێت. بەڕێز زوون سپاس کە لەگەڵ کوردستان 24 دوای 9 ساڵدا بڕان گرنگی سەردانەکەی ترەمپ بۆ چین لەم کاتەدا چییە؟ پێت وایە ئامانجە سەرەکیەکەی پەکین لەم پێشوازیەدا چی دەبن؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. ئێستا تەنها بەیجین نییە بەڵکو هەموو جیهان سەیری ئەو سەردانە دەکات، باز لە بەرەو پێشچوون دەکات، باسی ئەو تەوەرانە دەکات کە گفتوگویان لەبارەوە دەکرێت. خەڵکێکی زۆر سەیری دۆناڵد ترەمپ دەکەن کە چێت بۆ چین، هەروەها سەیری شی جینپینگ دەکەن کە سەرۆکی هێزێکی گەورەی ئابووریە. ئەمە تەنها دوو وڵات نییە بەڵکو دوو گەورەترین وڵاتی ئابووریە. چین ئابووریەکەی دوو هێندە بووە. چین ئێستا بووە بە هێزێکی نێودەوڵەتی. ئێمە دەزانین کە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە دۆخەکە زۆر نائارام و ناهاوسەنگە. چین وڵاتێکە کە دەتوانێت چارەسەر بدۆزێتەوە. پێم وایە لەسەر ئاستی پەیوەندی دوولایەنە لەم کاتەدا کە دۆناڵد ترەمپ دەچێتە چین ترەمپ ئاماژەی بۆ دابوو کە شەڕێکی بازرگانی شەڕێکی گومرگی لەگەڵ چین هەڵگرساندە ماوەکانی پێشتر. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر هەڵوێستی چین. ئەوەی کە ئێمە پێشبینی دەکەین پێم وایە گفتوگۆ لەسەر هەندێک شت دەکەن، هەندێک چارەسەر کە لە بەرژەوەندی چین و ئەمریکا بێت. هەردوو لا دەیانەوێت کە پەیوەندی ئابووریان هەبێت، هەردوو لا دەیانەوێت هەماهەنگی ئابووریان هەبێت، هەردوو لا دەیانەوێت کە پێکەوە بەرژەوەندیەکانی یەکتر بپارێزن. پەیامی چین زۆر ڕوونە لەسەر ئەوەی کە ململانێ پێویستە ململانەیەکی شەرەفمەندانە و ئابووریان نەبێت. پێویستە ئەو ململانەیە هەیە بە شێوەیەکی ڕاستەقینە ئیدارە بدرێت. زۆر باشە بەشێکی بابەتەکەش بابەتی بازرگانی و نەوتە. بابزانین کە ترەمپ فشار دەکات بۆ ڕاگررتنی کڕینی نەوتی ئێران. ئایا چین ئامادەیە بۆ ڕازیکردنی واشنگتۆن دەستبەرداری هەڵبەشە استراتژیەکەی کە تارانە ببێت؟ وەکو دەزانی بەداخەوە کە استراتیژی ئەمریکا سەبارەت بە ئێران شتێکی نائاساییە بۆ چین و بۆ ئاسیا بە شێوەیەکی گشتی. هەروەها سیاسەتی ترەمپ لەناو خودی ئەمریکاشدا نائاساییە. داواکاریەکانی ترەمپ ناڕوونن. ئەوەی کە ترەمپ پێویستێتی هەیارمەتی چینە بۆ ئەوەی کە ئاگربەست بێتە کایەوە بۆ ئەوەی کە کێشەی ئێران چارەسەر بێت. ترەمپ پێویستی بە هاوکاری چینە. پاکستان ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕاوە، هەروەها چینیش ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕاوە بۆ ئەوەی کە ئەم دۆخە بە کۆتا بێت. ئەوەی کە پێویستە بە ئابووریەوە پێم وایە کە کاری ترەمپ لێرەدا ڕوونە. دەیەوێت پێکەوە لەگەڵ چین پەیوەندی ئابووریەکانیان دیسان گەشە پێ بکردنەوە. دیسان ئەم دۆخەی کە ئێستا هەیە لە نێوان چین و ئەمریکادا ترەمپ دەوێت چارەسەری بکات. ئەمەش دەلایەنی ئابووریەوە دەبێت. ترەمپ بە سەرکردایەتی تیمێکی گەورەی بازرگانی دەچێتە چین. ترەمپ سەرکردایەتی تیمێکی تەکنۆلۆژی دەکات. پێم وایە ئیلۆن ماسکیشی لەگەڵایە. ئەمە مانای ئەوەیە کە ترەمپ سەرنجی زیاتر لەسەر پرسی هەماهەنگی ئابووریە لەگەڵ چین. ترەمپ چاوی لەوەیە کە پەیوەندی ئابووریەکانی لەگەڵ چین فراوانتر بکات بە جۆرێک سوود بە ئەمریکا بگەێنێت. زۆر باشە. باسی کڕینی 500 فڕۆکەی بۆینگ و هاوکات کاڵای کشت و کاڵیش دەکرێت. تا چەندە دەتوانێت کورتهێنانی بازرگانی ئەمریکا چارەسەر بکات و جەنگی ئابووری هێور بکاتەوە؟ ئەم بابەتە ئەگەڵ لە نێوان هەردووکیاندا جێبەجێ بکرێت. ئەوەی کە پەیوەستە بە پشت و کاڵەوە ترەمپ پشتیوانی دەیەوێت پشتیوانی چین بەدەست بهێنێت لە ڕوانگەی کشت و کاڵەوە، لە ڕوانگەی هەناردەی کشت و کاڵەوە. چونکە ئەگەر چین بەرهەمەکانی ئەمریکا نەکرێت لە ڕووی کشت و کاڵیەوە پێم وایە ئەمریکا زیانی زۆری پێدەگات. جوتیارەکانی ئەمریکا زیانی زۆریان پێدەگات. ئەمە کێشەیە کە بەلای ترەمپەوە کێشەیەکە جێگەی تێڕەمانە، جێگەی چارەسەرکردنە. هەروەها پرسەکە بۆ ترەمپیش گرنگە، چونکە ترەمپ ئەگەر بتوانێت دڵی جوتیارەکان بەدەست بهێنێت لەم سەردانیدا ئەوە پشتیوانی جوتیارەکان بەدەست دەهێنێت لە هەڵبژاردننی نیوەییدا. واتە ترەمپ هەم لە ڕووی تەکنۆلۆژیاوە هەم لە ڕووی کشت و کاڵیەوە پێویستی بە چینە، چونکە چین تەنها وڵاتێکە دەتوانێت دەست بداتە ژێر ئەو بارە ناسەقامگیری ئەمریکای تێدایە.
پێم وایە کە ئەم دوو وڵاتە هەردووکیان لە ڕووی ئابووریەوە پەیوەندیان بەیەکەوەیە، هەردووکیان پێویستە کاریگەری ئەرێنی لەسەرێکتردا بنێت. پێم وایە کە ئەو شەڕەی کە ترامپ هەڵیگرسان شەڕی گومرگ تەنها ئەمریکیەکان باجەکەیاندا، تەنها کۆمپانیا و خەڵکی ئەمریکا باجەکەیاندا. بۆیە ترامپ ئێستا هاتوتە چین. ترامپ لە پێگەیەکی بەهێزۆ نهاتووە، بەڵکو لە پێگەک هاتووە کە پێویستی بە چینە. ترامپ هاتووە بۆ ئەوەی داوای هاوکاری لە چین کات، داوای هاوبەشی لێ بکات، جۆرە هاوبەشی کە سوود بە ئەمریکاش بگەێنێت. چین هەمیشە کراوە بووە بۆ ئەوەی کە پەیوەندی ئابووری لەگەڵ ئەمریکا پەرە پێ بدات. واتە چین کێشەکەی دروست نەکردووە. پێم وایە کە ئەو کێشەیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە، دەکرێت گفتوگۆی لەبارەوە بکرێت وەکو دوو وڵاتی زلهێز و سوپەرپاوەری جیهان. باشە بەڕێز زۆن ئاماژەت بە گومڕۆک و باجەکان کرد. ئەی ئەمە کارتێکی گوشارە لە دەستی ترامپ بەکاری دەهێنێت، یا ئەمەی کە چین داوای لابردنی 100% باجەکانی کردووە، یان نە ئامادەیەوەی کە ڕێککەوتنێکی باش بەرامبەر بە ئەم بابەتە بکات؟ ئەمە زووە هێشتا باسی ئەمە بکەیت. ئەوەی کە من دەتوانم بیڵێم کە چین هیچ ڕاگەراوێکی لەسەر ئەوە نەبووە، بەڵام ئەتوانم ئەوە بڵێم نزیکە 8 ساڵەکە چین دەستی کردووە بە وەبەرهێنان و فرەچەشنکردنی سەرچاوەکانی ئابووری. چین 8 ساڵە دەستی کردووە بە جیاوازکردنی ئەو وڵاتی کاناردیان بۆ دەکات بۆ ئەوەی ئابوووریەکەی فرەچەشن بێت. چین 8 بۆ 9 ساڵە چینەکەی ڕابردوو نییە، بەڵکو سەرچاوی هەناردی فراوان کردووە. ئێستا چین ئامادەترە بۆ شەڕی ئابووری، چونکە تەنها ئەمریکا نییە کڕیارەکەی. چین تەنها چاوی لەسەر ئەمریکا نییە وەکو کڕیار، بەڵکو وڵاتانی دیکەشن کە کڕیاری بەرهەمەکانی چینن. چین دەتوانێت خۆی ڕابگرێت، بەڵام ترامپ لە بەرامبەردا دەیەوێت ڕێکەوتنیەک بکات کە سوود بە خەڵکی ئەمریکا بگەێنێت. بۆیە پێم وایە کە ئەگەر ترامپ بێوێت پەیوەندی بازرگانی لەگەڵ چین ڕێبخاتەوە 100% گومرکارێکی زۆر هەڵەیە. تۆ ناتوانانی لەگەڵ چیندا شەڕی 100% گومرکەی. پێم وایە ترامپ ئەوەش ناکات و لەم سەردانشیدا ئەوە باز دەکات ئەوە کە ئێمە بیستومانە چین پێی وایە بەکارهێنانی گومرگ وەکو چەکی ئابووری کارێکی هەڵەیە. ترامپیش پێم وایە کە ئەم بیرکردنەوەی وەلا دەنێت. پێم وایە کە بە تەواوی ئەگەر و هەیە و ڕێی تێدەچێت کە هەردوو لە باسی باجەکان بکەن، بە تایبەتی ئەو گومرگانی ترامپ بەسەر چینیدا سەپانووە. با بزانیت بەرهەمەکانی چین یەکێکن لە بەرهەمە بناغیەکان بۆ ئەمریکا، یەکێکن لەو بەرهەمانی کە ئەمریکا زۆر پێویستێتی. ئێمە دەزانین کە هەڵبژاردننی نیوەی و کۆنگرێس زۆری نەماوە، بۆیە ئەگەر ترامپ دەیەوێت دڵی خەڵک بەدەست بێنێت پێویستە باری سەرشانیان سوک بکات، ئەوش لە ڕێگەی شەڕی باجەوە نابێت. زۆر باشە. با لە کۆتایشدا لەبارەی تایوانەوە بپرسم، لە پرسی تایواندا کە هێڵی سووری چینە، ئایا ترامپ ئامادەیە فرۆشتنی چەک بەو دوورگەیە وەک بەشێک لە ڕێکەوتنە گەورەکە کەم بکاتەوە؟ دوو لایەن هەیە لەم پرسیارەدا. یەکەم جار ئەوەیە کە زۆرینەی وڵاتانی جیهان یەک چین قبول دەکەن، سیاسەتی یەک چینیان هەیە و تایوانیش بەشێکە لە چین. ئەمریکا خودی خۆشی ئەوەی قبول کردووە کە تایوان بەشێکە لە چین، واتە سیاسەتی یەک چینی پەیڕەو کردووە. ئەوە دەزانین کە لە سەردەمی سەرۆکەکانی دیکەدا ئەمریکا چەکی بۆ تایوان ناردووە، پەیوەندی تاکلایانەی لەگەڵ تایواندا دروست کردووە و چەکی بۆ ناردووە سەردانی وڵاتەکان کردووە. بۆیە پێم وایە کە ترامپ ئەگەر بێتە سەر پرسی چین تۆزێک پراگماتیکی تر، تۆزێک واقعیانەتر بیر دەکاتەوە لەبارەی چینەوە. ئەوەی کە چین دەیەوێت ئێستادا یەکگرتنێکی ئاشتی خوازانەیە، واتە چین ئێستا بەدوای شەڕ و ئاژاوە نییە لە ڕۆژهەڵاتی ئاسیا، بەڵکو دەیەوێت پرسی یەکبوونی لەگەڵ دوورگەی تایوان بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکات. پێم وایە ئەمە بابەتێک دەبێت لەسەر مێزی هەردوو سەرۆک، هەردوو لە بینیمان کە سەرۆکی تایوانیش هات بۆ چین و گفتوگۆ لەسەر ئەم پرسە کرا. پێم وایە کە ئەگەر ترامپ بێوێت کە چین ڕازی بکات یاخود چین سوود لە ئابووری چین وەربگرێت، نابێت هەستیاری تایوان لەبیر بکات. ترامپ پێویستە لە پێناو خۆشیدا بێت، لە پێناو بازرگانی ئەمریکایشا بێت جارێکی دیکە پرسی چەکدارکردنی تایوان وەکو چەک بەکار نەهێنێت دژی چین، چونکە ئەم پرسێکە هەستیارە بەلای چینەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز زوون ئەحمەد خان توێژەر لە
سنتەری چین و جیهانی بوون لە پەکینەوە لەگەڵمان بووی سپاس.